سڵاو و ڕێز هاوڕێیان، سبەی سیوێکی مانگە ڕۆژی شەمە لە شاری بۆن لە ئەڵمانیا خۆپێشاندانێکی سەرتاسەری دەکرێت زۆر گەورەیە. بەڵام خاڵێکی زۆر گرنگ، پارتی دەیەوێ ئەو خۆپێشاندانە بە لارا بدە و شتێکی زۆر خراپ دەکە. پێش بچمە ئەو بابەتە شتی تر بوتان باز دەکەم لەسەر خۆپێشاندانەکانە. هاوڕێیان، ئەوەتەی کە لە ڕۆژاوا شەری دەست پێ کردووە یان حکوومەتی سووریا هەوڵ دەدا بێتە ناوچە کوردیەکان، خۆشبەختانە تا ئێستا نەیتوانیوە دەهان خۆپێشاندان لە ئەوروپا و لە کوردستان دروست بووە. لە هەموو شارەکان ڕۆژانە دەکرێت. یەک دروشمیان هەیە پشتگیری ڕۆژاوا، ئاڵای کوردستان، ئاڵای ئەو شەروانانەی کە شەڕ دەکەن بەرز دەکرێت. ئاڵای هیچ حزبێک بەرز نەکراوە، نە لە کوردستان نە لە دەراوی کوردستان. وێنەی هیچ سەرۆک حزبێکیش بەرز نەکراوە. ئەمە بۆیتە خاڵێک کە خەڵکێکی زۆرتر بەشدار ببێت، چونکە حزبیکردنی خۆپێشاندان تەسیسکردنی خۆپێشاندان بۆ حزبێک خەڵک تااقەتی نییە و لێی دوور دەکەوێت. ئەمە کارێکی باشە، ئەمە خاڵێکی باشە کە ئاڵای هیچ حزبێکی تێدا نیە. بەڵام ئەوەی لە بۆن دەکرێت کە سیوێکی مانگە لە ئەڵمانیا شتێکی ترەکە سەراسەری ئەڵمانیا دەچناوێ، خەڵک لە هۆڵەندا دێ، لە نەمسا دێ، ئەوانەی دەوروبەر ژمارەیەکی یەکجار زۆر دەبێت. بەڵام پارتی لێرە خۆی ئامادە کردووە کە شاشەیەکی گەورە لەو ساحەیە دابنێ و وتارێکی مەسعود بارزانی بە ڤیدیۆ لەوێ بڵاویکەنەوە. ئەمە شتێکی زۆر زۆر خراپە. دەیانەوێ ئەم خۆپێشاندانە پێشکەشی مەسعود بارزانی بکەن کە کەسی یەکەمی کوردستانە، کە مەرجعی کوردانە، پێشانی ئەوروپا و خەڵک و دنیا بدەن کە مەسعود بارزانی زەعیمی گەورەی کوردە. ئەمە خاڵێکی زۆر خراپە. هەروەها وێنەی مەسعودیش دەوێت زۆر بەرز دەکرێتەوە. پارتیەکان خۆیان ئامادە کردو بۆ ئەم شتە. ئەمە خاڵێکی زۆر خراپە. ئەمە وای لێ دەکە کە ئیتر خەڵک تااقەتی نەبێ بشتە خۆپێشاندان، پەشیمان ببێت کە چوویتە ئەو خۆپێشاندانە. هەروەها وەک باسم کرد لەم خۆپێشاندانە هونەرمەندێکی زۆریان هێناوە لە ئەوروپا و لە کوردستان کە دەهێنەوێ ئەوێ گۆرانی دەڵێن خۆتان دەزانن ئەو هونەرمەندانەی بەهدینان و هەولێر ئەوانەی کە پارتی دێنێ هەمویان گۆرانی بە مەسعود بارزانی و بە بارزانی و بارزانی نەمر دەڵێن. شتەکە وای لێ دەکەن ئینسان ئەوەی کە چوویتە ئەوێ زۆر زۆر پەشیمان بێ. من لێرە تکان لە هەموو خەڵکێک دەکەم، فشار بکەنە سەر پارتی ئەو شتە قۆڕانەکە، ئەو شتە خراپە نەیکە. نابێ ئەتوو خۆپێشاندانێکی جەماوەری کە خەڵک هەیە 300-400 کیلومتر دەڕواتە ئەو شوێنە، هەیە لە وڵاتی ترەوە دێتە ئەو شوێنە، بچی ئەوێ مەسعود بارزانی بێت قسەت بۆ بکات، چونکە ئەوە ئیعلان نەکراوە، ئەوە باس نەکراوە، دەچنە ئەوێ ئەو شتە ڕوودەدا. ئەگەر ئەو شتە بڵێن خەڵکێکی زۆر ناڕوە، خەڵکێکی زۆر ناڕوە. بۆیە تکا دەکەن ئەوانەی کە ئەم خۆپێشاندانیان ڕێخستووە و خۆپێشاندانەکانی ئەوروپا ڕێک دەخن، زەخت و فشار لەسەر پارتی بکەن کە ئەم شتە قۆڕەنەکە. هیوادارم هەر هەمووتان ئەم بابەتە بڵاویکەنەوە، شێریکەنەوە، بە خەڵک بڵێن، خۆتان قسە بکەن، خۆتان شت بنووسن بە ئەم خۆپێشاندانانەی پشتگیری ڕۆژئاوا بێ لایەنی بمێنێ، کوردستانی بمێنێ، دوور لە حزبایەتی، دوور لە سەرکردە فاشلەکانی کورد، بە دوور بێن هەر هەمویان. زۆر زۆر سپاس، ڕۆژێکی خۆش.